لە هەرچێکەن و بینەری زوو من ئەم کاتتان باش هەڵمەتی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان کۆتایی هات بە گوتار و بانگەشە و هەڵمەتی لایەنەکانە ڕوون دیارە لە هەرێمی کوردستان کە جۆرێک لە دابڕان جۆرێک لە جیاوازی لە بیرکردنەوەی لایەنە سیاسیەکان بۆ داهاتووی هەرێمی کوردستان و تێڕوانینیان بۆ پرسە گرنگ و چارەنووس سازەکان لە هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە جیاوازە. بەڕوونی هەست بە با بڵێن دوو بلۆکی جیاوازەکرێت دەسەڵات و ئۆپۆسیۆن لە نێو دەسەڵاتە ڕاستیەکەی جۆرێک لە وەکو گوتار وەکو قسە جۆرێک لە دابڕان بەدیەکرا ئەمە تا چەند بۆ دوای هەڵبژاردنەکان بە هەمان شێوە ئەبێ یان نا دیار نییە. گوتاری بەرامبەر بە بەرەی دەسەڵات بەگشتی لە کۆمەڵێک خاڵە هاوبەشن و با بڵێن دیدێکی دیاریکراویان بۆ کۆناغی داهاتووی هەرێمی کوردستان هەیە دەستیان خستۆتە سەر گرفتەکان و بەشێکی باشیان با بڵێن لە بەرنامە سیاسیەکانیان چارەسەریش ئەخەنە ڕوو چارەسەریان خستۆتە ڕوو بەڵێنیان ناوە چارەسەری زیاتر لە دوای هەڵبژاردنەکان جا لە پەرلەمان بیان لە چوارچێوی پرۆسی سیاسی بخەنە ڕوو. ئەوەی هەستی پێکرێت لە هەرێمی کوردستان چەند ساڵێکە ڕاستیەکەی ریتمی سیاسی هەڵبەزوودا بەزی زۆر بەخۆیەوە نابینێ جۆرێک لە با بڵین ڕکود بە دۆخی سیاسیەوە دیارە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە دەنگدەر لە هەرێمی کوردستان یان خەڵک لە هەرێمی کوردستان لە چوارچەوەی بازنەی سیاسی و دروستکردنی بڕیار هاتوۆتە دەرەوە بەشداری سیاسی لە چوارچەوەی هەڵبژاردنە بۆ نمونە تا حدێکی زۆر کەم بۆتەوە هیوایەک هەیە بۆی کە لەم هەڵبژاردنە وانە بێ بۆچی لەبەرەوەی هەم ڕێکارەکان و شێوازی هەڵبژاردن ڕاستیەکەی بە شێوەیەکن کە جۆرێک لە ئومێدی هێناوەتەوە بۆ پرۆسەی هەڵبژاردن وەکو یەکێک لە پرۆسەکانی چوارچێوەیەکی دیموکراسی. ئەوەی دیکەش ئەوەیە کە هێزی جیاواز لەم هەڵبژاردنە هاتوونەتە پێش وە بەرنامەی سیاسی خۆیان پێشکەش کردووە دەکرێ وەکو جۆرێک لە بژاردە بۆ دەنگدەر سیر بکرێ بۆ ئەوەی دەنگ بە لایەنێکی دیاریکرا و بات و جۆرێک لە ئومێد بۆ پرۆسەی سیاسی و هەڵبژاردن بگەڕێتەوانێ. لەو نێوەندەیە بە دڵنیاییەوە هێزە ئەمنیەکانەکرێ قسەی تایبەتیان لەسەر بکرێ فشاری زۆریان لەسەر بوو ئەم فشارە بۆ هێزی ئەمنی لە هەرێمی کوردستان لەلایەن حزبەکانی دەسەڵاتەوە تازە نییە بەڵام ڕاستیەکەی ئەوەی کە هاتوۆتە دەرەوە ئەوەی کە زانیاریە ئەم جارە فشارەکان زۆر زیاتر بوون. هێزە ئەمنیەکان بڕیاریان چییە بێ بەرامبەر بە ئەو فشارە سیاسیە زۆرە بڕیاریان چییە بێ بۆ ئەوەی کە ریتمی سیاسی لە هەرێمی کوردستان هەر ئەبێ ئاوا بمێنێتەوە یان نەخێر دەبێ گۆڕانکاری تێدا بکرێ بڕیاریان چییە بێ بۆ ئەوەی کە 4 ساڵ جارێ بۆیان هەیە اختیارێکی دیاریکراو بە ئازادانە هەڵبژێرن بەڵام فشارەکان بۆ نانبڕین بۆ دەرکردن بەرامبەر بە هێزە ئەمنیەکان کە بەکار هاتووە وەڵامی هێزی ئەمنی پێشمەرگە بۆ ئەو فشارانە چییە بن یان نا هەموو ئەمانە لەگەڵ ئۆشار عەبدوڵڵا ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق کە بە دڵنیایی زۆر جار قسەی لەسەر پرسە سیاسەکانی هەرێمی کوردستان و عێراقیش هەیە گفتوگۆکەم کاگوشار سڵاوت لێبێ بەخێر بیتەوە بۆ زووم. هەڵمەتی هەڵبژاردن تەواو بوو بە لە ڕسمە سەرەکیەکەیە دوو گوتاری سەرەکیە بینین ئەوەی دەسەڵاتە و ئەوەی با بڵین بەرەی دەرەوەی دەسەڵاتە لە گوتاری بێگومان دابڕانێکی گەورە لە بینی ئەم دوانەیە هەیە و بە ئاسانی هەردوو گوتارەکە ناسیتەوە بەگشتی ئەوەی تۆ بینیت لە چوارچێوەی هەڵمەتی هەڵبژاردن لە چوارچێوەی گوتارە سیاسیەکانی کە پێشکەش کران لە هەڵمەتی هەڵبژاردنە چیت بینی خوێندنەوەت بۆی چییە؟ زۆر سپاس بۆ جەنابێت سپاس بۆ بینەرانی زووم ڕاستیەکەی کە ئەوڕ لە 20 ڕۆژیان مانجی ڕابردوو ئەدەیتەوە لە بەردەم ئەو هەڵمەتی هەڵبژاردنەی کە لە بۆ هەڵبژاردنەکانی 20 ئۆکتۆبەری 2024 بۆ پەرلەمانی عێراق بەڕێوە دەچێت چەند مەشهەدێکی زۆر گرنگ یاخود چەند دوێنەیەکی زۆر گرنگ دەبینی کە
وێنەکان من تو لە ئێستادا گفتوگویان لەسەر دەکەین بەڵام کاردانەوە یاخود لێکەوتی ئایندەیەشیان هەیە ئەوەی کە ئەم جارە جاری تیژبێکەوە باسمان کردووە زۆر لەسەری ناڕۆمەم جارە ئەوەیە کە هێزەکانی دەروی پارتی و یەکێتی تا ڕادەیەکی زۆر بە جۆرێک لە لێک تێگەیشتن بە جۆرێک لە گوتارێک کە بەریەک نەکەوتن پەلاماری یەکتریان نەدا هێرشیان نەکردە سەریەک نە لە میدیاوە نە لە سۆشیال میدیاوە کە ئەمە زۆر زۆر گرنگە ینی نە لە میدیای فەرمی نە لە میدیای غیرە فەرمی بەریەک نەکەوتن پەلاماری یەکتریان نەدا بەرپرسیارانەتر بەرامبەر بە یەکتری مامەڵەیان کرد کە ئەمە بۆ خۆی زۆر زۆر جێگەی دڵخۆشیە بە تایبەتیش کە چەند هێزێکی نوێش هاتوونەتە ناو ململانێکەوە بەڵام بەریەک نەکەوتن یەکتریان نەشکاند هیچ قسەیشان لە دژی یەکتری نەکرد ئەمە هەنگاوێکی باشە زۆر چونکە جاری تریژ وتومە هەتاکو و مەساحەی بەیەکەوە کارکردن و هاوبەشی دروستکردن لەگەڵ یەکتریدا بەڕەغمی هەموو ئەو ڕەخنانی کە لەسەر یەکتری هەیەە و بەڕەغمی هەموو ئەو ناکۆچەی کە هەیە لە گوتارە لە دیسکۆرسا لە ئاکاری سیاسیە زۆر زۆر گرنگە دەبێنێتەوە سەر ئەو بەریەکەوتنە توندەی کە لەگەڵ لەبینی پارتی و یەکێتیدا ڕوویدا بۆ ڕاستیەکەی پێمان خۆش بیان پێمان ناخۆش بێ پارتی و یەکێتی لە شتێک زۆر زۆر سەرکەوتوو بوون سەرکەوتوو بوون لەوەی کە لە دوای ڕاپەڕینەوە لە شەڕی ناوخۆوە ئەوان بەختیار عەلی لەبینی قەوسێک ئاڵە لە شەڕی ناوخۆ پارتی و یەکێتی سیفەتی حیزبی بوونیان لەدەستدا نەیانتوانی ببن بە حیزبی مەدەنی لە شاخ حیزبی مەدەنی نەبوون حیزبی چەکدار بوون حزب خۆی پێویستی بە فۆرمێکی مەدەنی هەیە کە هات نەشار شەڕی ناوخۆ ڕێگەیەوەی لێگرتن لەو کاتەوە تا ئێستا شتێکمانێ بە مەفهومی حیزب بەمانە مەدەنیەکەی بەمانای ئەوەی کە حیزب یەکێک بێ بۆ دروستکردنی هۆشیاری بۆ ئاراستەکردنی کۆمەڵگە لەو کاتەوە تا ئێستا ئەم دوو هێزە ئەم دوو کۆمپانیایە ئەم دوو کارتێڵە باشە هەرچێکی ناولێدنەی توانیویانە کۆمەڵێک شت لە بینی خۆیانە قۆرخ بکەن ململانی سیاسیان لە بینی خۆیانە قۆرخ کردووە ململانەی تەنانەت وەختی خۆی چەکداریشیان لە بینی خۆیانە قۆرخ کردووە توانیویانە تا ڕادێکی زۆر کۆمەڵگەکە و تەنانەت حیزبەکانیش بەسەر خۆیان دابەش بکەن کاگرانج لە شەڕی ناوخۆ حیزبەکانیان بەسەر خۆیانە دابەش کردبوو کە شەڕی ناوخۆ تەواو بوو ئیدارەکانیان جیا کردەوە لە ئیدارە جیاوازەکانیشە لە ئیدارەی سلێمانی و لە ئیدارەی هەولێریش هەریەکان چەند حیزبێکیان بەسەر خۆیانە دابەش کرد حتمەن جەنابەت لەبیرتە و خەڵکی کوردستانیش ئەم ڕاستیە دەزانن و لە دواییشدا بە ئێستاشەوە کۆمەڵێک حیزب هەن کە لە پراوێزی یەکێتیدان کۆمەڵێک حیزبیشان لە پراوێزی پارتیدان لە بینی قەوسێکدا دەڵم هیوادارم ئەم جارەوانە بێ کۆمەڵێک پەرلەمانتاریش ببینین لە پراوێزی ئەم دوو حیزبەیە بەرحەڵ ئەم دوو حیزبە توانیویانە تا ڕادەیەکی زۆر ململانەکان لە بینی خوانە حەسر بکەن و هەوڵ بدەن وای نیشان بدەن کە جیاوازن لە کاتێکدا جیاواز نین سەیرەکە ئەوەیە پارتی و یەکێتی خۆیان دەڵێن ئێمە زەواجی کاسۆلیشی لە بینمانایە خۆیان دەڵێن سەرکردەکانیان ئەم قسانی کە یەکەم قسەی سەرکردەکانیان دەڵێن جیاوازی ئێمە و کوبینی بیپسی و کۆلاوایە خۆیان دەڵێن ئێمە بەیەکەوە نەبێ ناتوانین ینی بەبێ یەکتری پێمان ناکرێت سەردەمێک شەڕیشیان کردووە شەڕیشی براکوژی خوێناوی سەردەمێکیش ئیتفاقیەکی استراتیژیان کرد هەموو داهاتی هەرێمی کوردستانی لە بینی خۆیان تاڵان کرد و سەیرەکە ئەوەیە هەموو جارێک هەموو 4 ساڵ جارێک هەموو فترەیەک بە فۆرمێکی نوێ دێن ئەم ململانی و با بڵێن جیاوازیە تۆخ دەکەنەوە ئەوەی کە ئەم جارە هەڵبژاردننی ئەم با بڵێن حملەی انتخابی ئەم جارەی یەکێتی و پارتی جیا دەکاتەوە لە جارەکانی تر ئەوەیە کە زۆر جیاوازتر لە جاران توانیان ئەم جیاوازیە زەخکەنەوە ئەوش بەشێکی بەهۆی ئەو وتارە ئاگرین و توندانەی کە بۆ یەکەم جار بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی بە ئەسلوبێکی جیاواز لەسەر ستەیج ڕوبەڕووی با بڵێن بەرامبەر پارتی بۆ بەرام پارتیش بە هەمان کەوتنە ئەو خوڕەکەوەی ئەوەی ڕوخێنم ئەوەی ناتوانن و وێنەیەشیان دروست کردووە کە ئەم دوو هێزە سیرکەکە ڕەنج بەیەکەوە لە حکوومەتدان بەیەکەوە قاچاغی نەوتەکەن بەیەکەوە لە بەغدان بەیەکەوە لە حکوومەتەکەی بەغدان بەیەکەوە لە زۆر شتان باشە وێنەیەکیشیان دروست کردووە کە ئەمانە زۆر دژی یەکترن بە شێوەیەک هیچیشیان لە شوێنێک گوتارەدا کۆمەڵی قەناس بەدەست لە بینی قەوسێکە لە برزایەکانە دانێن على ئاساس ئەوان وەکوی لەبەری جەنگا بن ئەم وێنەیە پێویستی بە ماچینەیەکی ئێجگار گەورەی ئیعلامی حیزبی سیاسی هەیە بۆ ئەوەی کە هەموو جارێک قەناعەت بە خەڵک بکا بڵێ ئەم دوو هێزی جیاوازن بۆیە قاعیدەی پارتی قاعیدەی یەکێتی هەموو جارێک بەم جۆرە شەڕە
تون دەبنەوە یان با بڵێن قەناعەت دەکەنەوە کە نەخێر ئەم جارە فڵان کەس جیاوازە، نەخێر ئەم جارە گۆڕانکاری گەورە دەبێت بێ ئاگالەوەی ئێستا کە هەڵبژاردن نەکراوە، ئێستا کە هەڵبژاردن نەکراوە تەشەبوسیان کردو بە جیهاتی دەرەچیەوە کە ئاگادار بن دوای 20 مانگ پێویستە ئێمە بەیەکەوە بین، ئاگادار بن دوای 20 بانک پێویستە ئێمە ئەم حکوومەتە و ئەم حکومڕانی و ئەم دەسەڵاتە لە بینی خۆمانە بهێڵینەوە. لای من بەڕاستی ئەوە مەشهدەکەیە کە یعنی خوێندنەوەیکی سریعەکەی کە بشێ یاخود بگونجێ بۆ ئەم بەرنامەی جەناب. ئەو ویستەی یەکێتی و پارتی بۆی خۆیان وا دەربخەن جیاوازن قوت چوو بۆ خەڵک؟ ڕاست دوێ من کەسێکی واقعیم، من پێم وایە هۆشیاری کۆمەڵگەی ئێمە تا ڕادەیەشی زۆر دیاری کراوە کاکڕانج بەداخەوە ئەمە خاڵێکە، خاڵێکی تریش بیرت نەچێ ماشینی بۆ ڕسمێکی ئاوا ڕوون هیچ کاگۆشیار بەداخەوە بڵێ بەداخەوە بڵێ ئەزانی ماشینێکی ئەعلامی گەورە ئیش لەسەر زاکیرەی خەڵکەکە بە حسابی خۆت یا حسابی بەشێکی زۆرینەی کۆمەڵگەمە یان نسبەتێکی کەم مەکە کە جۆرێک لە تێگەیشتنی لەسەرەیە عامەی خەڵک عقلی لە چاویایەتی ئێمە کە وەکو ڕەخنە ئەڵێن بەداوای لێبوردنی زۆر ئەڵێن کۆمەڵگەی ئێمە بەشێکی زۆری عقلی لە چاویداتی ئەمە قسەیەکی واقعیە، ینی من بەو پەڕی داوای لێبوردنەوە ئەیڵێم چکە ئەبینم کە هەموو جارێک لە کونێکەوە هزار جار ئەگەزرین ئەگەروانە بواە کاکڕانج گەروانە بواە پارتوێشێتی هی ئەوە نین کە 32 ساڵ بەم هەموو شکست و فەشەلەوە حکمی ئەم وڵاتە بکەن. ئەگەر کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی زاکیرە بەهێز بواە، ئەگەر کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەک بواە یادەوەری بەقوت بواە ئەبوو پارتی دوای ڕفراندۆم بتوانێ بمێنێتەوە جیالەوە. ئێستا پارتیویشێتی سروشتی ململانیان گۆڕیوە پوینتێکی زۆر گرنگی ئەمە با بڵێن لە خزمەت جەنابەت و بینەرانە بێڵێ. ئێستا هەر ئیشێک بە پشتیوانی دەرەکی ئەیکەن بەهی خۆیان لە پرۆسەیەکی دیاری کراودا تورکیا یارمەتی پارتی ئەدا بۆی نەوتی هەرێمی کوردستان بنێرێتە دەرەوە لە بینی خەوسێکەوەکو نمونە باسی یەکەم باشە نێچیروان بارزانی دێ لە پەرلەمانە ئەڵێ پێیان وتی ناتوانن نەوت بنێرن بەس بۆی بیسەلمێنین کە دەتوانین کردمان تۆ نەتکرد تورکیا پێی کردی تورکیا بۆی کردی یەکێتی بە هەمان شێوەڵە لە فڵان شوێنەوەمان کرد تۆ نەتکرد ئێران کردی هی تۆ نییە بیکە بەهی خۆت و ئێستا ئاعتیادی ئەمەش ئەڕوا بەسەر خەڵکە بەسەر زۆرێکی لە خەڵک تێپەڕێت ینی بەشێک لەو سەرکەوتنە وەهمیانەی کە نیشانی خەڵکی ئەدەن ینی خەڵک ینی سەمەسەرەن بۆ نمونە ئەگەر ئەبدو نمونە زۆر نمونە هەیە کە ینی گەر ئێستا نمونەت بۆ بژمێرم لەو دەست بارگرتنانی کە ئێران بۆ یەکێتی کردووە لەو دەست بارگرتنانی کە تورکیا بۆ پارتی گرتووە نایەنە ئەژمار بەڵام هەموو جارە خەڵک واتی ئێگاڵە ئەم حیزبە زۆر بەخۆتم حیزب مەسەلەن نمونەیەکی تری زۆر بەسیط بۆت باس بکەم کۆکردنەوەی حەشامات کۆکردنەوەی خەڵکێکی زۆر لەگەڵ ڕێزی زۆر مایانی خەڵک ئەبەن ئەڵێ ئەبێ ئیسپاتی ئەوە بکەی کە ئامادە بوویت حزور بڕۆی ئیمزای کینای خۆت بنووسی بڵێ من هاتووم کابرا فەرمانبەری ناوخۆیە پێشمەرگەیە هەندێک فەرمانگەی تری حکومیە ئەبێ بچیت مەسئولی مدیری مەکتەبیان کردەوە ماڵبەند و لەخەکان بەبەستمەوەیە کە ئەمانە هێزی لەو شێوەیە ینی هێزگەری لەو شێوەیە هی ئەوەن خەڵک متمانەیان باتێ یعنی هێزێک ئامادە بێ بڕوە ئیرادە ینی ئینسانێک لە وڵاتێکی شکست خواردووی ئابژی کە موچەی نەبێ کارەبای نەبێ ئاوی نەبێ خزمەت گوزاری نەبێ درۆنی تورکی و ئێرانی بەسەرەوە بێ ساروخ و تۆبارانی ئێرانی بەسەرەوە بێ 4 ساڵ جارێک بۆی هەبێ بەم هێزانە بڵێ بەڵێ یان نەخێر کەچی بڕۆن تهدیدی کەن بڵێن بۆ نییە دەنگ بی و بڕۆن بە تایبەتی لە دەنگدانی تایبەتە کە هیوادارم بینە سەری ناچاری بکەن کە بەو شێوازە دەنگ بدا ئەم کۆمەڵگەیە یان ئەم خەڵکە دەبێ ستۆپێک ئەبێ هۆشیاریی باڵاتر بەهێستری هەبێ بۆی بەم هێزانە بڵێ نەخێر ینی مەبەستیمەوەی جملەکە ئەوەیە کاگرانج بەس ئەوە نەتەواوکەم ئەم دوو هێزە بەم هەموو شکستەوە بەم ئاکارە سیاسیەشەوە نابێ شایستەی دەنگدان بن یعنی مەسەلەن کەسێک بۆ نمونە من بەش بە حاڵی خۆم کاک ڕەنج والله هێزێک ببینم فلێکسێکی بە مخالەفە لەسەر جادە هەڵواسیوە فلێکسێک پابند نابێ بە ڕێنماییەکی کۆمیسیۆنە دەنجی نادەمێ چکە بە ئامادە نەبێ احترامی کۆمیسیۆن بگرێت کە جهەتی بەحساب بێلایانی ئەم هینەیە و ئامادە نەبێ سەلامەتی لێخوڕینی سایەقێک گەنجێک
کەسێکی بەتەمەن بگرێ فلێکسەکەی نیوەی جادەکەی گرت بێ شایستەی دەنگ نییە چجای ئەوەی کابرا ئەو هەموو تاڵانی و جەردەیە بکات و هێشتا بە شایستەی دەنگی بزانانی لە سەدا هەشتای کۆمەلگەی کوردی بە شایستەی دەنگیان نازانین بەس ینی ڕەوایەتی نوێنەرایەکتیکردنی کوردستانیان لە یەکێتی و پارتی سەنۆتەوانێ کاگوشار ئەمە بۆ خراپە بۆ زۆر خراپەوە ئەو ئەسڵان خراپترە لە دیوەکەیتر من ئەم سێکە بەشداریکردن لە هەڵبژاردن کاکڕەنج جۆرێکە لە ممارسەی پرۆفیشناڵەتی هاوڵاتی بوون کە تۆ ناچی لە ماڵەوە دائەنیشی پارتیویشتی بە لە سەدا 15 و 16 و 17 حکمی ئەم وڵاتە دەکەن و لە پەرلەمانی سیاسی گیان دەرهێنەڵن زۆرینە ئێمە هەڵی بژاردووە بێ ئاگالەوەی ئەم زۆرینی لە سەدا 17 ئەم لە سەدا 8 لە ماڵەوە دانیشتووە تاوانبارە ئەو کەسەی کە لە ماڵەوە دائەنیشێ و ناچێت دەنگەکەی خۆی بدا یان ناچێت تەنانەت زەربێ لە دەنگەکەی بدا کە دەنگەکەی بە تەزویر بۆ پڕەکەنەوە تاوانبارە لە دنیا و لە قیامەتیشە ئەوە شایەتیدانە تاوانبارە لە دنیا و لە قیامەتیشە ئەو مەسئولیشم لەم قسەیە باشە لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە کارەساتەکە لە نسبەتی لە سەدا 8 سیرکە زۆر مقاتع هەیە زۆر بایکۆت هەیە بایکۆتێکی تەواو هۆشیارانەیە بایکۆتیشی بایکۆتێکی پاسیڤ و بێکاریگەریە بۆ لە سیستمی سیاسی ئێمەدا کاکڕەنج ئەوە نییە بڵێن وەڵا بۆ نمونە ئەگەر لە سەدا 10 خەڵک بۆ نمونە لە سەدا 30 خەڵک بەشداری نەکە هەڵبژاردنەکە باتڵێ نەخێر لە سەدا 10 خەڵکیش بەشداری بکە لە سەدا 5 خەڵکیش بەشداری بکە ئەم هەڵبژاردنە وەکو خۆی ڕوا 50,000 کەس بەشداری کردووە دابەشی کەن بەسەر 195 کورسێکە 100 کورسێکە بە کۆتاکانەوە باشە لەبەرەوە گەورەترین مشکلە کە من بۆ خۆم پێم وایە ئەو ئەمە طبعا هەنێکی ئەم جارە کاگوشار هیوادارم ئەم جارەوانە بێ ئاماژەی چیە بینی مشکلە هەیە زۆر مهمە باسی بکەین بەیەکەوە خەڵک ئێستاشی لەگەڵدا بێ من کە زۆر جار لە فیسبوک شتێگەن و سمەڵێ بابە ئێمە گۆڕانمان تاقی کردەوە بۆ نمونە بچوتە گۆڕانمان تاقی کردەوە هیچ ڕوونێدا هەڵبژاردن هیچ شتێک ناگۆڕێ بابە ئێمە هەڵبژاردن ئێمە نتەوەیەکین ئێمە گەلێکین جارێکەکەم بێدەوڵەتین جارێکەکەم بێهەویەکی نیشتیمانی نەتەوەیی وەکو دەوڵەت وەکو چوارچێوە و ئێمە لە دیکتاتۆریێتەوە گواسومانەتەوە بۆ ئەوێ من یعنی لە 92 هەڵبژاردنەی کراوە تا 2005 هەڵبژاردنەی شترت نەبینیوەتەوە ئەزمموی ئێمە بۆ هەڵبژاردن زۆر هەژارە ئەزمموی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی هەژارە ئەزمموی عێراق لە دیکتاتۆریێتەوە گواستوێتەوە بەرەو ئەم پراوێزە لە دیموکراسی تۆ پێویستیت بە چەندین هەڵبژاردن هەیە بۆی وردە بیکەی تۆ سەیری مقارنەی هەڵبژاردنی 2010 بکە کە پڕی بوو لە تەزویر مقارنەی کە بە 2021 کە تاڕادەیەکی زۆر پاک و سەلیم بوو ئێمە پێویستمان بەوەیە تۆزە نەفەسمان درێژ بێ پێویستمان بۆ هەیە کە تێبگەین لەوەی ئۆکەی ئەم جارە دەنگەدەی بە ئەی بەکەڵک دەنگ بدە بەبی بەڵام ئەم 4 ساڵ جارێکە تۆ پێویستیت بەوە هەیە ممارەسەی ئەم مافەی خۆت بکەیت تۆ پێویستیت بەوە هەیە خۆت بی و بڕۆی دەنگ بی و بڕۆی بەشداری بکەیت دەنگەدەی دەنگەکەت ئەسووتێنی ئەیدەی بە زەرد ئەیدەی بە سەوس ئەیدەی بەشین ئەیدەی بە مۆر ئەیدەی بە هەر دەنجێک ئاساییە بەڵام بەشداری بکە ئەم پاڵدانەوە لە ماڵەوە لە هەڵبژاردنەوە بۆ ماوەی 4 ساڵیش پرتەوە بۆڵەکردن بەڕاستی جێگەی چکە و کوتم بایکۆت جۆرێکە لە مشارەکەی سیاسی بەڵام لە وڵاتی ئێمەدا بە تەجروبە سەلماوە کە پارتیویشتی استفادەی لەکەن و دەسەڵاتی استفادەی لێ خەڵکێکی زۆر کارتی بایۆمەتری وەرگرتووەتەوانێ ئاماژەیەک وەکو ئاماژەیە سیر بکەین بۆی کە پێدەچێت ڕێژەی بەشداری بەرز ناکەم باشە باسمان لەو خۆ جیاواز پیشاندانە یەکێتی و پارتی کرد گوتت ئەم جارە زۆر زەقتر ویستیان ئەمە پیشان بدەن و پێشت وایە کە بۆ بەشێکی خەڵک لە هەرێمی کوردستان قوت چووە بەڵام ئەم پیشاندانی جیاوازیە هەست ناکەی پێدەچێت هۆکارەکەی ئەوە بێ کە هێزی دەرەوەی ئەمان بە شێوەیەکی جیاوازتر و با بڵین تا حدێک تۆکمەتر و ڕوئیای وازەحتر هاتووەتە نێو پرۆسی هەڵبژاردن و دەکرێت لە نێو پرۆسی سیاسیشە جێدەستی خۆی دەربخات جامە نەکێز و دوان پێدەچێ با بڵین کۆمەڵێک هێز لە دەرەوەی دەسەڵات ئەمە بکەن ئەم ئەرکە ڕاستیەکەی جێبەجێ بکەن هەست ناکە یەکێتی و پارتی پیان وایە ئیتر وردە دوای چەند ساڵێک لە خامۆشی ئیتر لە دەرەوەی ئەمانوا خەریکە دووبارە جوڵێک دروستە بێتەوە کە ئەکرێ کۆمەڵگەی کوردی چانسێکی پێ بدە ئەوە زۆر ڕاستە
ئەوە پرسیارێکی زۆر دقیقە ناوەڕۆکەکەشی یعنی پێم وایە هیچ کۆمنتێکی منی ناوێت کە زۆر جوان گزارشتر لێکرد کاگرانس ئەزانی لە 2010 بۆ یەکەم جاریشێتی کە تەمڕوودی کرد لە پارتی لە دژی گۆڕان بوو ئەویست دەنگ لە بەرامبەر گۆڕان کۆبکاتەوە بۆی پەلاماری ئەو حیزبەیدا پارتی بوو و ساڵی 2009 لیستی هاوبەشیان هەبوو بێکەوە تەسەورکە 2009 لیستی هاوبەشیان هەبوو بێکەوە پێکەوە چوونە پەرلەمان ئی کوردستان بۆ 2010 جیابوونەوە لەیان و پەلاماریانەدان بۆەوەی کە لە حسەر جاهر بەوەیە دیارێکێتی و پارتی حزبی تاکتیکن نەکستراتیش ئەحسەنت دەست خۆش باشە ئەمە یەک دوو ئەم جارش بە هەمان شێوە یەک پرسیار لە جەناب دەکەم و لە ڕای گشتی خەڵکی کوردستانی شیەکەم ئەگەر یەشێتی ئەم جارە بەم جۆرەت بەم توندیە پەلاماری پارتی نەدا یان لەگە پارتیانی کردایەتە بەهین نیگەدایەتە مریش کە ڕەشە بە تەعبیری کوردی چی بکردایە چی بە کادر و بە خەڵک بووتایە بۆی قەناعەتی پێ بکەن چی بووتایە آخر خۆیەشێتی لە هەموو سێکتەرە گرنگەکانی ئەم دەڤەرەیە ئەم منطقەیە خۆی شخصی یەکەمی بێڕکابەر بووە لە ئاوادانکردنەوە ئەڵی لە محافەزە دەڵی لە تەندروستی دەڵی لە پەروەردە ئەڵی لا شتێک هیچ شتێک هەیە لەم زۆنی سەوزە بڕوە بە بێویست و ئیرادەیەشێتی پرسیارێکی بەسیت باشە بەڵام هات خۆی کرد بە معارەزە و هیچ بەرسیە منە بۆم بڕۆ جملێکی چیان بۆی وت تەندروستی خراپە وەزیرەکەی پارتیە پەروەردە خراپە وەزیرەکەی پارتیە ئایلەوە بۆ لەم منطقەیە مدیری مەکتەبێک دانرێ بەبێ ئاگاداری ئێوە چی بکردایە پرسیار لە تۆکەم بە هەمان شێوە پارتی چی بکردە هەیەگەر ئەم شەڕی نەخولقاندایە لەگەڵ یەکێتی بۆی بە کادرەکان بڵێ ئەوە تا تهدیدم لەسەر هێرشم لەسەر چیم لەسەر ئەمە یاری ئەمە بەشیشێتی کە باسم کرد لە ڕووی مەوزوعیەوە ململانەی بینی پارتی و یەکێتی لەسەر چاکسازی و خزمەتکردن نییە تەکتیکێک کە هەموو جارێ وەکو جەنابەت گزارشت لێ کرد بۆی هەموو جارێ بەکاری بێننەوە و ململانەکەیان لەسەر بالمناسبە هەندێک جارەڵە کورد بدوێنە حاڵی خۆی بەیانەکە خود شەرحی حاڵی خۆیەکە بۆ خۆیان هەڵێن بەسم بافڵ تاڵبانی لە وتارەکانی ئاماژەی پێداوە پارتی زۆر جارڵێ مار بێکەوە بین بافڵ تاڵبان لە ویسمان ڕێکەوین پێماوت باڕێکەوین ئامادەم دەستم ماچکەم قاچ ماچکەم باڕێکەوین ڕێک نەکەوتن بۆی واکەم ئەها چیکە ئەمە بەشیشیتی خۆی گزارش لەوەکە خاڵشی تر کە زۆر گرنگە ئەوەیە کە جەنابەت ئاماژەت پێدا هێزی تر هەن کە مەترسین لە سەریان یعنی یەشێتی بۆ ئەوەی هەرچی هێزێ ئاوتیکە ئەبێ خطابێک لە دژی پارتی تەبەنیکە یەشی پارتیش لە ژێر دەسەڵاتی خۆی بۆی هەرچی هێزێ ئاوتیکە لە دەنگدەری خۆی ئەبێ خطابێک دژی هینتاوکە بەرامبەر بە یەشێتی تەبەنی بکە ئەزانی ئەم جۆرە لە دژمنایەتی زۆر زار لە بارێکی دیارە وەکو ململانەی بینی ئیسرائیل و ئێران دێتە بەرچاوم بەڕاستی یعنی ململانەیە کە تەواوکاریە یان وەکو ململانەی بینی ئەمریکا و ئێران دێتە بەرچاوم ئەنی ئەگەر ئێران نەبێ ئەمریکا ناتوانێت بە بەردەوامی چەکێکی زۆر لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ساخکاتەوە ئێرانی وەکو گورجێک ڕاگرتەوە بە بەردەوامی ئەم وڵاتانی پێترسێنێ چەکی خۆی ساخکاتەوە ئۆکەی پارتی و یەکێتیش ئاوان ینی بەرامبەر بە یەکتری ململانەیەک دەکەن بۆی کە هێزەکانی تر ئاوت بکەن بە تایبەتیش چی ئەمەی کردووە بە مەوزوع کە دیسان دێمە سەر پۆینتێکی ئێجگار استراتیژی ژەوەیە کە لەم هەڵبژاردنەشا زۆر بجەختی لەسەر کرایەوە لە دنیادا خەڵک لەسەر ئەساسی پرۆژە ئەڵە من ئەوە ئەەکەم من ئەوە ئەەکەم لێرەڵێ من ئەوە ڕوخێرم ئەوە تێکەدەم دوشتی زۆر جیاوازن کاک ڕوونە زۆر جیاوازن ئەوڵێ من وای لێکم توژەڵە ناتوانانی ینی شتێکمان نەبیست بڵێن چی ئەەکەن پێشگەلەوە یەشێتی و پارتی لە وعدا سواون مەسەلەن پارتی توانێ هەیە لە وعدە گەورەتر بدا کە جاری تریشە لەم بەرنامەیە بێکەوە باسمان کرد کە مەوزوعی نەوتەکە بوو گەوتیان دۆلارە خینە ناو زەمیلەیەکەوە ئیجڕین بەسەر ماڵانە و ئەچێتە جیرفانی هەموو کەسێکەوە لە وعدە زیاتر توانێت بیدا ناتوانێت مەسەلەن یەشێتی لە وعدە کەپکۆ یەشێتی لە وعدە زیاتر توانێت بیدا کەوتی بێزگەلەوەی پاشەکەوتی موچە ناهێڵین پاشەکەوت کراوەکانیشتان بۆی جێڕینەوە لێ بڕێنی بەسەرداهات ئەتوانن وعدی تر بن ناتوانن وعد بن کە ناتوانن وعد بن یاڵا پەلاماری یەکتری بن خەڵکەکەش بۆ شێوازە خەڵەتێنین اینجا ئەمە بۆ ئەوان کاک وشار بۆ یەکێتی و پارتی بەڵام باسی ئۆپۆسیۆنیان با بڵێم لایەنەکانی دەروی دەسەڵات باست کرد کە لە چوارچەوەی هەڵمەتی هەڵبژاردنە ئەوەی باش بوو لە هیچ شوێنێک دژی یەکتی قسەیان نەکرد سەرڕای ئەوەی کە ئەکرێ لە هەندێک خاڵی دیاری کراوە ناکۆک بن ئەکرێ ئەمە بگوازرێتەوە بۆ کاری پێکەوەی بۆ دوای هەڵبژاردن و ڕاستیەکەی نەک ئەکرێ بکرێت چەند گرنگە ئەمە بکرێت دەوەستێتە سەر طبعا هەوڵێکی زۆری پارتی و یەکێتی هەبوو بۆی ئەمە ڕووبە من لە بەرۆی لە نزیکەوە لەوانە بووم کە هەوڵمەدا ئەمە ڕوونەدا و لەگەڵ زۆرێک لەو هاوڕێیانم لەسەر خەت بووم لە لیست و قەوارە جیاوازەکان ئەمزانی کە ئەجندایەکی مەدفوع الثەمەن هەیە
ئەجندایەکێک کە پارەی پێدراوە بۆی ئەمە ڕووبە بۆی وای لەبێ ئەمانە بکەونە بینی یەکتری و خەڵگەوانی تر لێیان بێ هیوا بێ سواز بخۆ ئەمە ڕووی نەدا بە جوودی کۆمەڵی خەڵکی دڵسۆز ئەمە بەڵێ دەکرێت بەس دەوەستێتە سەرەوەی کە تا چەند ڕوئیان ڕوئیایەکی کامڵە ئەلێرە بە پوینتێک بڵێن پێش ئەوەی ئەوە بڵێ بیرت نەچێتەوە ئەمەی کە با بڵێن یەکێتی و پارتی ویستیان لایەنەکانی دەروی دەسەڵات بخەنە ژێرباری ئەوەی کە دژی یەکتری قسە بکەن و قسەیان نەکرد تا چەند لە ڕسمە گەورەکەیە لە باری سیاسیە ئیجابی ئێمە سەیری بکەین و وەکو جۆرێک لە هاتنە دەرەوە لە ژێر ئەبای زۆر ئیجابیە چونکە عادەتەن ئەمانە زۆر عاتەن ئەمانە ئەم پارتیویشەتی لە ڕێی ئەشخاصەوە هەوڵەدەن ئەمە دروستکەن ئەشخاص ئەچێنن لەناو ئەم لیست و قوارەیە دەفعیەکەن بۆ ئاراستەیە و ئەمانجی خۆیان ئەپێکن سوپاس بۆ خۆم جارە ڕێگریان لێکرا زۆر بە وردی یەک کێشە هەیە کە ئەوانە دەچنە پەرلەمانەوە ئێمە پێمان خۆش بیان پێمان ناخۆش بێ بلوکی پارتیویشەتی بەهۆی ئەوەی دەسەڵاتیان هەیە بەهۆی ئەوەی پارە و چەک بەکارهێنن تۆر دەکەم بە نسبەتێک لە نسبەکەم بە گەوری ئەچنەوە پەرلەمان باش ڕەنگە ئەوانی تر لە چاو ئەم دوو بلۆکەی دەسەڵات کورسیەکانیان دابش ببێ وانە لەبینی ئەو هێزانەیە ئەگەر بە زمانێکی واقعی قسە بکەین یەکشت هەیە زۆر گرنگە هێزی سیاسی لای ئێمە پێر نەبووە بە نەفەسێکی درێژ بە نەفەسێکی مستەدام ئیدارەی عملی سیاسی بکە ئەمەش خۆی بەشێکی پەیوەندی بە بزوتنەوەی گۆڕانی سەردەمی کاکنەوشیروانەوە هەیە دوای گۆڕانی کاکنەوشیروان من کاڵم گۆڕانی کاکنەوشیروانم مەبەستە ینی 2009 تا 2017 لەبەرەوەی بە گەورەی لەدایک بوو یەکسەر بە 25 کورسی لەدایک بوو ئێستا هەر هێزێک کە دێتە سەحەکەوە پێی وایە بێ بە 25 کورسی بێتە سەحەکەوە هێزی سیاسی کاگڕنج هەر وەکوش طبیعەتی هین وەکو طبیعەتی مناڵ بە ساوایی لەدایکە بێ وردە گەورە ئەبێ و پێ ئەگرێەوەوانە یعنی هێزێک کە بە دوو کورسیەوە دەست پێەکە بەڵام بە نەفەسێکی درێژەوە بەردەوامە بێ بە نەفەسێکی با بڵێن بە هۆشیارێکی سیاسی قوڵەوە بەردەوامە بێ زۆر تۆکمەتر گەورە ئەبێ لەوەی کە هێزێک بە 15 کورسی لەدایک بێ بەڵام یان 25 کورسی لەدایک بێ بەڵام لە خیلالی دوو هەڵبژاردنە بێتەوە بە سفر تەجروبەی گۆڕانمان لەبەرچاوە باشە بۆیە ئەبێ ئەو هێزانی دەرەوەی پارتیویشێتی هەر چەندێک بێ کورسیەکانیان یەک بێ دوان بێ سیان بێ چوار بێ لە سقلی خۆیان کەم نەکەنەوە چونکە ئەمانە وەکو عنوانیان هەیە پەرلەمانتاریان هەیە ئەوجا براوەی ئینتیخابی لە وڵاتی ئێمەدا لەبەرەوەی ئێمە کاگڕنج فێری شیعاراتی گەورە بووین کورسێک براوەی ئینتیخابیە دوو کورسی براوەی ئینتیخابیە سێ کورسی براوەی ئینتیخابیە ئەبێ ئەم هۆشیاری زۆر بچێتە سەرەوە تو ئەم هەڵبژاردنە دوو کورسێتی ناوە بەس هەڵبژاردننی داهاتوویەکەی بەدا ئەیکەی بەشەش ئەگەر بەردەوام بی لەسەر ئەو ڕاستگۆیی کە لە وعد و وەڵێنی خۆتا داوتە ئەگەر ئاوا بکەن من بخۆم پێم وایە ئومێدی گەورەم هەیە بۆی کە پەرلەمانی داهاتوو دەنجی زۆر جددی هێزی زۆر جددی هێزی جیاکەرەوەی تیاابێ و ئەم هێزانە وا نەزانن پرۆسی سیاسی تەنها ناو ئەو پەرلەمانەیە بەڵکو ئەگەر بەیەکەوە بن ئەتوانن شەقامیش بجوڵێنن ئەگەر بەیەکەوە بن ئەتوانن لە شوێنی تر دوو ڕۆژی تر هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە پەرلەمانی عێراقیش بەیەکەوە بن بۆیە بە ئەکیدی بەیەکەوە بوونیان قەزێکی استراتیژی ئێزگار گەورەیە جا ئەنجامی هەڵبژاردن چەند کاریگەری لەسەر ئەوە بێ یان چەند هۆکارێکە بێ بۆی ئەم کاری پێکەوەی لایەنەکانی دەروی ئۆپۆسیۆن ببینین یان نا لەو چوارچێوەیە وتت ئەمان یەکێتی و پارتی بە پێدەچێت بە گەورەی بچنەوە پەرلەمانی کوردستان بە 50 زائیدیەک ئەچنەوانەیە یان نا ئەگەر ئاوا بێ هەموو تەمەنای من ئەوەیە بێ کۆ نەتوان 50 زائیدیەک دروستکەن هەموو تەمەنای من ئەوەیە باشە و هیوادارم خەڵکیش بای ئەوە یعنی هەتا تەنانەت ئەوانەشی کە سوودمەندن لە پارتیویشێتی ئەوانەشی کە یعنی ئێستا من پەیوەندی بە هیچ حیزبێکەوە نییە هیچ حیزبێک نیم و من هەڵبژاردن کاک ڕەنجاری تریش لە خزمەت جەنابەت باسم کرد بە بۆنەیەکی نیشتیمانی ئەزانم بە مەساحەیەکی هاوبەشی ئەزانم بۆ هەموو هاوڵاتیانی ئێمە و هیوادارم هەر هەمویان بە نەفەسێکی نیشتیمانی ئۆتۆبیر بکەنەوە کە تێبگەن بەرژەوەندی کاتی ئەوان فەرقی زۆرە لە بەرژەوەندی سپاردنی 4 ساڵی زۆر گرنگ لە ژیانی ئەم هەرێمە بە هێزگەلێک کە تاقی کراونەتەوە لە دڵەوە هیوادارم ئەوانەشی کە لایەنگری ئەم حیزبانن ئەم جارە لانی کەم 50 زایدیشیان بۆ مسۆگەر نەکەن بۆی تێبگەن کە ئەمانە ناکری ئاوە من لەو ڕۆژانەیە لە وتارێکە گزارشتی 50 بە 50 فعلیم باس کرده بوو دۆستێکم لێم تێنەگەیشت بوو لە کۆمنت تا شتێکی بۆ نووسی بووم بۆم ڕوون کردبوو کاکەجیان 50 بە 50 هەیەیانەوە تا پارتیویشێتی هەردووچیان 50 بە 50 هەبێت کە ئەمە ممکن نییە تەمان تێپەڕیوە ئەم خۆناغا وەختی خۆشی 50 بە 50 نەبوون بەڵام کە کورسەکانی لە بینی خوانە دابش کرد هەرێمیشیان لە بینی خوانە دابش کرد
مەبەستی من لە 50 فعلی دێگەڵە بەو دیوە لەم دی و دێگەڵە بۆ ئەم و لەو دی دێگەڵە ئەمە 50 فعلیە ئەبێ ئەمە تێک بشکێنرێ بۆی تێک بشکێنرێ ئەبێ نابێ بتوانن یعنی پارتیویشتی بێکۆ 50 زایدێک دروستکەن کە دروستیان کرد ڕۆڵی ئۆپۆزیسیۆن ئێجگار سەخت دەبێ جیالەوە لەمەشە دیسانەوە بەرپرسیارەتی ئەوانەی کە لە دەرەوەی پارتیویشتین قورستر دەبێت بە چه ئەجندایەک بەشداریەکە جاری وایە کە پێوترێت بەیضەت القەبانەوەی کە ئەو هێلکەی کە با بڵێن هین قەپانەکە ڕاست دەکاتەوە پارتیویشتی ناتوانن بێکەوە هین دروستکەن پێویستیان بە 5 کورسیە ئەو 5 کورسیە بەقەدر پارتیویشتی ئەتوانێت بەرنامە هین بکات پسەپێنێ بەسەر بەرنامەی کاری حکوومەت بۆ 4 ساڵە بۆ نمونە بۆیە جاری وایە لە دۆخی لەو شێوەیە ئەگەر 50 زایدێک دروست نەکەن نرخی یان سنجی 2 کورسی و 3 کورسی زۆر گرنگە بێ بۆیە تەمەنای من ئەوەیە بەڕاستی باشە جا یعنی بیانوویەکیان هۆکارێک قسەمان لەسەر خەڵک بوو بەشداری خەڵک لە هەڵبژاردنە بیانوویەکیان هۆکارێک کە پێشتر هەبوو بێ بۆ دەنگنەدان باوای ناو بنێم دووشت بوو هەم خراپی هەڵبژاردن هەم جۆرێک لە بێئومێدی لە قودرەتی کردنی گۆڕانکاری لە هەرێمی کوردستان و نەبینینی هێزگەلی ئاوای کە قودرەتی جۆرێک لە گۆڕانکاریان لە هەرێمی کوردستان بۆ دروست بوو بێ هێشتا ئەم دوو هۆکارم دوو فاکتەرە وەکو خۆیان ماون یان شتێک گۆڕاوە لە هاوکێشەکە خۆی فاکتەرەکانی بێهیوابوونی خەڵک زۆرن لە چۆنیەتی بەشداریکردنی دەنگدان یاخود لە بەشداریکردنی دەنگدان و بەشداری نەکردنی و پێشوم وایە زۆر قسەی لەسەر کراوە بەس من ئەم جارە لەم بەرنامەی جەناب تاگەر دەرفەتم بەی ئاماژە بە خاڵێکەکەم کە زۆر گرنگە مەسلەی دەنگدانی تایبەت و چۆنیەتی دەنگدانی تایبەت زۆر کاریگەری هەیە لەسەر دەنگدانی گشتی منەما بە تەجروبەی چەند ساڵێک لە 2009 2010 2013 بەشێک بووم لە کەمپەینی گۆڕان 2014 2010 خۆم کاندید بووم هەر لە 2010 بۆ ماوەی 2 هەفتە دیسانەوە سەرپەرشتی حملەی ئیعلامی گۆڕانم کردووە دەنگدانی تایبەت ئەوەی کە 2 ڕۆژ پێش دەنگدانی گشتیە کاگڕانج شوان ئەمە تەمەنەمە بابەتی لێکۆڵینەوەشە لێکۆڵینەوەی ئەکادمی ورد زۆر تەسیری هەیە لەسەر زەوق و سەلیقەی خەڵک بۆ بەشداریکردن و بەشداری نەکردن زۆر کەس هەیە کە ئەم دیمەنە ناشیرینانەی دەنگدانی تایبەتی بینیوە کە چۆن هێزە ئەمنیەکان ڕاپێچەکرێن بۆ دەنگدان و دوایی هەندێک لە نەتایجەکانی بینیەوە سارد بە تۆ بەشداری نەکردووە لێرەوە بەرپرسیارەتی ئەو هاوڕێ ئازیزانە لە هێزە ئەمنیەکان لە وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ و زیندانیان و هەموو ئەوانە ئێجگار گرنگە بۆ لە دەنگدانی تایبەتە لەوە تێبگەن کە ئەم دەنگەی ئەوان تەنها دەنجی خۆیان نیە بەڵکو دەنجی ئەوان تەسیر لەسەر دەنگدانی گشتیش هەیە و من کاگڕانج ئێستا زۆر ینی لەبەر مەبنای معلومات ئەزانم کە پارتیش و یەشێتی بە ئەسلوبی خۆی و پارتی بە ئەسلوبی خۆی زەختێکی زۆر گەورەی کردووە لەم هێزانە لە جاران زۆر زیاتر ئەم جارە بردوونی دەنگدانی تاقیکردنەوەی پێکردوون یعنی چۆن هەرتەنەکەیکی خۆڵیان باوڵێنی سەلێکیان داناوە و ئەو نموزەجی فۆرمەکەیان پێ بردوون و تویان ێڵا دەنگ بنەوە دەنگ بنەوە بێ ئاوا دەنگ بدەن و ئەم جار ئەزانین لەکوێ دەنگتانداوە ئەوانە هیوادارم هێزەکانی ناوخۆ ئەوانی لە دەنگدانی تایبەت بەگشتی پێشمەرگە زیندانیان هەموو ئەوانە بە هیچ شێوازێک ئەمە کاریگەریان تێنەکات دەزانی قەزیەک هەیە لە مۆزوعی دەنگدانە کاگ ڕەنج پەیوەندی بە کەسایەتی ئینسانەوە هەیە پەیوەندی بە نەفسیەتی ئینسانەوە هەیە زانی ئینسان کاتێک کە بە زۆر شتێکی پێکەن زەبرێکی دەرونی ئێجگار گەورە بەرناخیەکەوێ بەر کارکتەری دەکەوێت بەر کەسایەتی دەکەوێت بۆ ئەبد لە بیری ناچێ بۆ ئەبد لە بیری ناچێت کە ئەو ئیشیان بە زۆر پێ کردووە بەس هەر ئەو حەزەکەم ئەم وێنێ تەواوکەم و ئەگەر کەسێکیش کە تەمەڕوو دەکا کە ئازایەتیەکە نوێنێ کە ئامادە نابێ تەنازول بکە و ئامادە نابێ ئیرادەی زەوت بکرێ و ئامادە نابێ دەنگەکەی لێ بستێندرێ بۆ هەتاشاناسی پێوە دەکا باجەکەی هەرچیەک بێ ئەمە حاڵتێکی دەرونی باسەکەم کە پێم وایە هیچ کەسی هیچ دوو دەروون ناسێک لەسەری ناکۆک نین و من بۆ خۆم پێم وایە هێزگەری وەکو پارتیویشێتی کە ئەوەندە ناشرین بن ئیرادەی خەڵکی وەکو هێزەکانی ناوخۆ هێزە چەک بەدەستەکان جەنگاوەرەکانی ئێمە کە بە حساب سوپەر و قەڵغانی ئەم وڵاتن ئاوا زەلیل بکەن پێیان بڵێن ناچارن ئەبێ دەنگ بن ئەگەر دەنگتان بۆ ئێمە نەبێ ئێمە فەسڵتان بەڕاستی ئەم دوو هێزە شایستی متمانە نین بەڕاستی تۆواز لەوە بێنە ئەمانە هێزی پێشمەرگیان کردو بە هێزێک کەمترین موچەی هەیە لە ئاسی هێزە چەکدارەکانی هەموو عێراق
بە چ ڕوویەک داوای دەنگ لە پێشمەرگە دەکەن واز لەوە بێنە کە نەیانتوانیەوە موچە و دەرماڵە و خزمەت گوزاریەکانی ناوخۆ وەکو عێراق لێ بکەن واز لەوە بێنە کە بەکاریان دەهێنن بۆ دەیەها جۆر قەزای حیزبی واز لەوە بێنە کە لە هێزێکی نیشتیمانیەوە کردویانن بە هێزی حیزبی کەسی بنەماڵی واز لە هەموو ئەوانە بێنە بەڵام ئەوەی کە هەر مجرد ئەوەی کاکڕەنج بێن زەختیان لێ بکەن و 4 ساڵ جارێک ئیرادەی یەک دەنجیان هەیە ئەو ئیرادەیان لێ بستەنن بەڕاستی من پێم وایە ئەم هێزانە شایستی ئەوە نین کە دەنجیان بەو شێوازە پێ بدرێ و من تەمەنا دەکەم ئەم هێزانە لە دەنگدانی تایبەت بەو پەڕی ئازایەتیەوە دەنگ بدەن و تێبگەن کە پارتیوێشێتی جاران نین ئەوەی کە جاران لە سەردەمی گۆڕان و دواتر بۆیانە چوو ئێستا بۆیان ناچێتە سەر و ئەوان خۆشیان باشەزانن دەنگ نەهێنانیان لە ناو دەنگدانی تایبەتە ئاماژەیەکی ئێجگار گەورەیە بۆ ئەوەی کە ئەوان تێبگەن تەنانەت هێزی چەکداریشیان لەگەڵ نەماوە ڕوونە هێزی چەکداریان لەگەڵ نەما ئەترسن چونکە خۆیان لە ئەساسە ئەزانن لە سەدا هەشتای ناچێت بۆ دەنگدان کە پێشتر نەچووە ڕقی لەیانە لە ڕقی ئەوان نەچووە ئەو نسبەتەشی کە حکمی پێەکەن زۆر حکمێکی نسبەتێکی کەمینەی بەرژەوەندی خوازە کە خۆیان لە هەموو کەسێک باشتر ئەزانن معدەنی ئەوانە چییە معدەنی ئەوانە ڕوو لە سوڵتەیە کاکڕەنج سوڵتە لە شوێ بێ لەگەڵ ئەوان کاک وشیار ڕاستیەکەی دوو پرس هەن گرنگە باسییان بکەین بۆ ئەوەی بۆ لەم و دووە هێزی ئەمنی ئەگەر بە زۆر دەنگی پێئەدرێ و دەنگی بە لانیکی دیاریکراو پێئەدرێ دوو هۆکار هەیە کە وای لێ بکە ڕاستیەکەی ئەمە نەکا یەکەم دڵنیاییەکانی کۆمیسیۆن کە بەردەوام ئەڵێ هیچ کەسێک بە کۆمیسیۆنی شەوە نازانێت کێ دەنگی بەکێداوە ئەمە یەک دوو ئەگەر ترسێکیش لە قوت لە نان لە موچەکە بێ ئەو موچەکەش وە ئەچێتەوە سەر بەغداد بە دڵنیایی هەر پارتیوەکێتیش خۆیان ویان کرد کە بچێتەوە سەر بەغداد قدرەتیان بەسەرا نامێنێ بۆیە ئەم دوو هۆکارە بەستین بۆی هێزەمنیەکان لەوە تێبگەن ڕاستیەکەی بەشدار بن لە ڕاستکردنەوەی ئەوەی کە پێشمەرگەکانی پێش خۆیان چوزانم هێزەمنیەکانی پێش خۆیان ئەو خەڵکەی کە پێش خۆیان کردیان بۆی ئێمە قوارێکمان هەبێ بە ناوی هەرێمی کوردستانەوە زۆر دوو سەرنجی گرنگن فعلەن کۆمیسیۆن دڵنیایی زۆری داوە لەسەرەوەی کە ئەم دەنگدانە دەنگدانێکی بە تەواوەتی نهێنیەوە فعلەن کۆمیسیۆنیش نازانێت چێ دەنجی بەشێداوە ئەمە وازەحە و ئەم هێزە ئەمنیانە ئەتوانن بە ئازادی دەنگ بدەن تابان ڕێگە زۆرە بۆ ئەوەی یعنی سێ4 خۆناغیشیان کاگرمجەوەی زۆر بۆ پەڕی ئازاتیەوە بڵە من ئازادم دەنگم بەشێداوە و پێشت ناڵم دەنگم بەشێداوە من ئازادم دەنجی خۆمم داوە نقطە بۆ پەڕی ئازاتیەوە کە من پێم وایە یەک جار نواندنی ئازاتی لەو شوێ بۆ هەتا لە ڕووی دەرونیەوە زۆر ئاسوودەی دەکات و یەک جاریش ترسنۆکی یاخود خۆلادان لەوە یان دەستگرتن بە کڵاوی بەرژەوەندیەوە هەتایە لە نەفسیەتی خۆیدا پێی ئەشکێ ئەمە خاڵێکە خاڵشتریژەوەیە کە یعنی هەر ناچاریان کە دەنگەکەی بسووتێنێ بۆ لانی کەم دەنگەکەی بە مادام قەناعەتی نییە بە هێزەکانی دەسەڵات ئەمە خاڵی دووەمە بە فعلیش مۆزوعی موچە بە هەمان شێوە ئەزانی کاکڕەنج هەر کەسێک لە دوای ئەم هەڵبژاردنەوە لەسەر دەنگدان دەربکرێ قەزیەکەی لە ئاستی عێراقا ئەبێ بە کەیس و من مەسوولم لەم قسەیە ڕوونە ئەبێ بە کەیس سین منە الناس هەر کەسێک بێ فلان کوڕی فلان من لەسەر دەنگدان فەسڵ کراوم ئەم کەیسە لە ئاستی عێراقا لە ئاستی مەحکەمەی ئیتیحادیە لە بەردەم کۆمیسیۆنە لە بەردەمی هەموو ڕای گشتی عێراق ئەبێ بە مۆزوع ئەمە سەردەمی گۆڕان نییە بە ئارەزوی خۆیان خەڵک دەربکەن و هەموو شتێک لە ژێردەسەڵاتی خۆیان بێ بە ئێستا قایمەی موچەی تێکڕای فەرمانبەرانی سەربازی و مەدەنی چۆتە بەغدا لە بەغدا پەسەند و ئەپروف کراوە ئەوان ناتوانن لێرە بیسڕنەوە ئەتوانن بیسڕنەوە بە سکاڵایەکی بەسیط لە بەغدا ناوەکەی گەڕاندرێتەوە بە تایبەتی مۆزوعی هەڵبژاردن کە ئەمە قەزیەکی زۆر گرنگە ئومەمی متحیدە و ڕێکخراوەکان و کنسوڵخانەکان لەسەر خەتن ئەمە خاڵێکی زۆر گرنگە یعنی ئەمە لە بەر خاڵێکەیە زۆر ئاماژەی پێ بکەم ئەزانی کاگرنج هەموو دەنگدانی تایبەت نسبەتەکەی چەندە هەموو دەنگدانی تایبەت نسبەتەکەی لە 7.4 لە 7.4 نسبەتی دەنگدانی تایبەت بەراورد بە دەنگدانی گشتی نسبەتەکەی ئەوەندە زۆر نییە بەڵام حیزبەکانی دەسەڵات شەڕێکی نەفسی پێ لەگەڵ خەڵک و لەگەڵ حیزب و لەگەڵ لیست و قوارەکانی تریشەکەن کە خەڵک نابێ بچێتە ژێرباری بزڵت مەسەلەن بۆ نمونە لە ئێوارەی یەکەما کە دەنگدانی تایبەت بڵاوە بێتەوە ئەڵێن بۆ نمونە حیزبی فلان ئەوەندە حیزبی فلان ئەوەندە کە خەڵک سیرەکە لە دەنگدانی تایبەتە کە خەڵک نازانێت دەنگدانی تایبەت هەمووی ڕەنگە کەمتر لە دە کورسیش کەمتر بێ بەڵام یان دە کورسی شتێک زیاتر کەمتر ئەوەندەیە گزارش لەوەندە ئەکا
یەکسەر تەواو خەڵک ئەژنۆیە شێ ئەڵە تەواو ئەو دەنگدانی تایبەت ئاوا بوون لە دەنگدانی گشتیش و بشێکی زۆری خەڵک لەوە سار دەبێتەوە بۆیە لە بنەڕە تاوانیە کە لە بنەڕە تاوانیە و خەڵک نابێت سار دەبێتەوە بەوە بەعکسەوە شتێکی تر هەیە کەسێک هەر زۆر ناچاری یەکەن بە هەر حاڵ ناچارە بێ و خۆی ئەمە ناڵێکە ئەم جورئەتە نانوێنەکە ئێمە داوایەکەین و ئەمانەوێ بە زۆر دەنجی پێدەن با لە دەنگدانی گشتی تۆڵیان لێ بکاتەوە با لە دەنگدانی گشتی بڕوە دەنجی خۆی خزم و کە سوکاری و دۆست و برادەر و ناسیە و هەمووی هام بدە بڕۆن دەنگ بن بۆی تۆڵی دەنگەکەی ئەو بکەنەوە ئەگەر دەنجێکی بە زۆر پێ ئەدەن کاکەڕەنج ئەگەر دەنجێکی بە زۆر پێ ئەدەن با بڕوە دەنگ لە تۆڵی ئەو دەنگەی خۆی لە دژی ئەوان کۆ بکاتەوە جاخۆی ئەگەر داوای ئەوەش نەکا لە خەڵک ڕاستیەکەی و لەو زەبرە دەرونیا بێ کە تۆ باست کرد مەفروزە خەڵک تێبگالەوەی کە ڕێککردنەوەی ژمارەکان لە چوارچەوەی ئەو پرۆسە دیموکراسیە با بڵین پێویستی بە تێگەیشتێکی لەو شێوەیە هەیە مادەم ئەم ژمارانەی لێرە لە 1970.4ەکە بەم شێوەیە بوون بەڵام ژمارەیەکی ڕاستەقینە نین کۆمەڵێک خزم و کەسوکاری خۆمان کورد بەم شێوەیە دەنگی پێدراوە منە بێ مافەکەی مافی ئەو وەربگرمەوە لە چوارچەوەی هەڵبژاردننی یان دەنگدانی گشت ئەبێ بە سێ هێندە و چوار هێندە وەریگرنەوە یعنی من تکام ئەوەیە ئازانە دەنگ بدەن لێیان مەترسن کەس ناتوانێت موچەتان ببڕێ موچەیان بڕین یان کێشیان بۆ دروستکردن ئەبن بە کەسێکی ئێجگار گرنگ و گەورە لە عێراقدا شانازیە بۆ ئینسان لەسەر ئازادی ڕەئی سزا بدرێ شانازیە یعنی ئەوە من بەو پەڕی جورئەت و ئازایەتی و لە 2009 تا ئێستا ڕوبەڕووی ئەم دوو حیزب دەسەڵاتدارە بوومەتەوە سەلامەتیم و هەموو شتێکم بەدەستی خوای گەورەی خۆ بەدەستی ئەوانە نییە خەڵکی شەبێ بەڕاستی بەم نەفەسە بیر بکاتەوە جیالەوە وەکوتم هەر ئەمەت بۆ ناکرێ ئەمەد بۆ ناکرێ ڕێگای تر زۆرە ئەوەیە کە جەنابەت فەرمووت فعلا دەنجیشیان بە زۆر پێداوی بڕۆ دەدەنگ کۆ بکەرەوە لە دژیان بۆ تۆڵەکردنەوەی ئەو دەنگەی خۆت ئەزانی لەوەش گرنگتر و گەورەتر چیە کاک وشیار ئێمە زانین ڕتمی ململانی سیاسیان ڕکابەری سیاسی لە هەرێمی کوردستان پارە و پاوەەر ڕاستیەکەی تەحەکومی پێواکە و ئەگەر پاوەەر ئەگەر هێز جۆرێک لەم ئازایەتی لە چوارچەوەی دەنگدانا بنوێنێ ڕاستیەکەی کاریگەری ئەبێ لەسەر ڕاستکردنەوەی ئەو ڕیتمەی ململانی سیاسی لە هەرێمی کوردستان جوانەزانی بیرت خستمەوە دوو خاڵی زۆر گرنگ بڵێن باش یەکەمیان ئێستا پارە زۆر حکومەکە یعنی پارتیویشێتی لە پێش هەڵبژاردنەکەەوە دەستیان کردو بە ساختەکاری سێ قۆناغی هەیە پێش هەڵبژاردن دنیایە کاندید و خەڵکی دەنگدەر و ئەویان بە پارە لەگەڵ خۆیانە ئاش کردوەوە چوونەتە ماڵەکانیان و ێساش سەردانیانەکەن و هینیانەکەن لە کاتی دەنگدانی شەتەوان ئەم جۆرە فشارانە دیسانەوە هەر ساختەکاریە لە ژمارنی دەنگیشە ئەتوانن ناتوانن ئەوە شیان شتێکی ترە تەمان کۆمیسیۆنەڵن ناتوانن بە هیچ جۆرێک ئۆکەی ئەزانی ئەوانەی کە ئێستا لە سەرتاسەری کوردستان پارتیویشێتی بڵاویان کردوونەتەوە کۆیان کردوونەتەوە بۆی کە بڵاویان کردنەوە پارێکی زۆریان داونێتە ئەڵم بڕۆن ماڵی فلان و بڕۆن ماڵی فلان و ئەم بێنەوە ئەو ئاشکەنەوە زانانی ئمە بە کاڵاکردنی ئینسانە ئەم جۆرە کەسانی کە ئەچنە ئەو ماڵانە بێجگە لە پارەی یەکشی تریان پێ نییە نەمێژویان هەیە نە هیچ و پارە و پاوەریان نەمێنێ بە تعبیرەکەی جەناب ئەبن بە تۆس چونکە هیچ مێژوویەکیان نییە هیچ ڕێژێکیان دانەکوتاوە لە ڕاستیدا لەم هینەیە خاڵێکی تر کە زۆر گرنگە بیڵێم ئەوەیە ستەمکاری دیکتاتۆریەت خۆسەپێنی تەنها کاتێک دروست دەبێ کە خەڵک ئامادە بێ تەنازولکە کە خەڵک ئامادە بێ بە تعبیری ئەوان کە هەمیشە چەماون خۆیان بچەمێنن کە خەڵک ئامادە بوو بلەرزێ بترسێ ستەمکاری ڕێک لەو کاتەیە دەست پێەکە تەنها کاتێکی خۆسەپێنی کۆتایی پێدێ کە قبول نەکردن هەبێ ئێستا کە ئیشێتی هەڵێ مەسەلەن خۆسەپێنی کۆتایی پێدێنین بۆ لەبەرەوەی پێشتر خۆسەپێنی پارتی قبول کردووە و خەڵکیش بە ڕۆژی ڕووناک بینیوێتی باشە لە مۆزوعی هەڵبژاردنەیە ئەگەر خەڵک بە ئازایەتی دەنگدا بە تایبەتی لە دەنگدانی تایبەتە دڵنیاتەکەم بربەستێکی ئێجگار گەورە بۆ ستەمکاری بربەستێکی ئێجگار گەورە بۆ بەدکاری حکومڕانی لە هەرێمی کوردستانە دا ئەندرێ چکە وەکوتم دەنگدانی تایبەت ڕاستە نسبەتی دەنگدانەکە کەمە بەڵام ئاماژەکانی گەورن کە تۆ هەست بکەی پێشمەرگەکانت ترسێنراون هێزی ناوخۆت ترسێنراوە چەک بەدەستەکانت ترسێنراون ئەمە ئاماژەکانی خراپە هەست بکەی ئەم کۆمەڵگەیە ئەم دوو حیزبەوە ناچاری پێشمەرگەکەن بە ترس دەنگ بە ئەگەرنا من تەمەنا دەکەم ئەم ئازایەتیە ئەم هۆشیاریە لە دەنگدانی تایبەت لە دەنگدانی گشتی ڕنگ بداتەوە و خەڵک بەبێ بێباکانە و بەو پەڕی ئازاتیەوە دەنگ بە و تێبگە سەلامەتی ژیانی ڕزقی ڕۆزی هەموو شتێکی بەدەست خۆی گەورەیە بەدەست کەس نییە
وشار عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی عێراق باس دەکەن. سپاس بۆ سەرنجیەوە.